سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش. ئەمڕۆ لەگەڵ تیمەکانی تەندروستی کەرکووک بەشی چاودێری بە هەمەهەنگی لەگەڵ هێزانامنیەکان بەشی نێشتنی مادەی هۆشبەر لە هەمان کات پۆلیسی گەشت و گوزار هەموو ئەم تیمە بە یەک تیم ئەچینە سەر ئەو کافتریایانەی کە لە ناو شاردا بوونی هەیە. ئایا ئەو توتن و مەعەسەلەی کە بۆ گەنجەکانمان دانرێن لە ڕووی تەندروستی ئۆشیاوە لە هەمان کات زۆربەی کاتەکان کە ڕوو لە کافتریایەکەکەین لە دوای کێشانی هەر نێرگەلەیەک تووشی ژانەسەرێکی زۆر خراپە بین. بۆیە سەرجەم ئەم بابەتانە لە ڕووی تەندروستیەوە بەڕێوەبەرەتی تەندروستی کەرکووک بەشی چاودێری چۆن مامەڵە لەگەڵ کەموکوڕەکانی نێو کافتریاکە ئەنجامەدات. ڕێوشوێنە یاسایەکان چین؟ بینەر بن. دروستێمە لە ناو یەکێک لە کافتریاکانی کەرکووکین. ئێرە چی گەڕێکێکی پێڵێن دکتۆر؟ ئەم گەڕەکە گەڕێکی لای کۆڕنیشەوەتە. زۆر باش. کۆڕنیش ڕێگای بەغا. ئێرە کۆڕنیشی کەرکووکی پێوترا. لەم کۆڕنیشە ئێرە کافتریایەکە با بڵێن. ئەم کۆفی شۆپە ئێمە دێن پشکنینی بۆکەین. باش. ئێمە بە پێی ڕێنمایەکان ئێستا سێرەکەین بزان هەر کەسێک بتاقی فەحس طبی هەیە. باشە. لەگەڵ شەهادەی دەورەی تەربیەی پێلێن. باشە. و زایدەن هەر کەسێک ئەگەر پتاقی نەبێ غەرامەیەکەی. هەڵبەت ئێرەش کۆمەڵی ئافرەتیایە کارەکە. و ئێمە لەگەڵ قوات ئەمنی هاتووینە. بێگومان هێزانامنیەکان. هێزانامنیەکان شوعبەی مخدرات لەگەڵ مانە. ئێمە مدیرەی مخدرات تێستێکیان هێناوە ئەو تێستاین لیکە. باشە. لە عن طریق ئەو لیکەوە پشکنینەکەین بۆ ئەوانی وا هاتوونە لێرە دانیشتوونە لەگەڵ ئەو کرێکارانە کە لێرە کارەکەن. کە لێرە کارەکەن. بێگومان. ئەمەیە ئەمەی کە بەدەستی تۆوەیە ئەمەێک لەوانەیە کە تێستی لیکی بۆ ئەمە پێوترێت تێستی لیک لە ڕێ لیکەوە ئاشکرا مادەی هۆشبەری مادەی هۆشبەرەکان چی دانێک ئاشکراکە چی ئاشکراکە؟ هیرۆین. باشە. کۆکاین، کڕستال. باشە. ئەمانە هەموو جۆرە مخدرێک ئێمە ئەمە پشکنینی تایەتی و دەرەجەکەی دەرەکا بۆمان و ئیستا تەجروبەی شەکەین زۆر لەبەر چاوتانش کاری خۆتان بکەنەوە. کاگەحمەد ئەمانە ڕۆشتونە بۆ کێشەکەیان چیە؟ ئەمە چونە بۆ مختبەر. باشە. هاي ما بيها كل شيء، هاي مضبوط. اي مضبوط، كلها مضبوط، بس شنو لازم تجون يمنا للرقابه. اي تدفعون 5000 دينار رسوم. هاي 5000 تدفعون رسوم ونختمها ونوقع عليه خلاص مضبوط. زين عيني. اي مضبوطين على هاي الناحيه، بس عندكم خلل، انتم ما جايين يمنا. يعني ما راجع. اما انا هم يعنيش بشكنيني التهاب كبد فيروسي عم بيان كراوه. باشا. لا روي. اي ختم وتدفع 5000 دينار رسوم. اما هموي التهاب كبد فيروسي وتا لبينزي شش بو دوای پێنجی حوت دوای پێنجی 2025 آخر دوای ششمان لیداوە. زۆر باشە. ئەو تێستەکە لەوێ ئەنجامەدرێ. کاکانە لەگەڵم هاوکاربی ئەم بینەران ئەم تێستەی کە لێرە ئەم تێستەی کە لێرە ئەنجامەدرێ پشکنینی تەواو بۆ ئەو هاوڵاتیان ناکرێت کە بە گومانی هەر جۆرێک لە جۆرەکانی مادەی هۆشبەر بن. بە سوپاسەوە هێزانامنیەکان بەشی نێشتنی مادەی هۆشبەر بە ڕێبەرایەتی مادەی هۆشبەر خۆیان ستافیان پۆلیسیان لەگەڵمان لێرە لەم هەڵمەتە دەست بەکارن و ماندوون. دیارە لە چاوەڕوانی ئەوەن کە تێستەکە بیخوێنێتەوە بۆ ئەوەی لە 3 دقیقای خوێنێتەوە. ئێمام 3 دقیقە چاوەڕوان کۆتا بڕیارەکەی. دیارە ئێستا هیچی نەخوێندەوە. تاوانەی خوێندەوە لەبەرەوەی ئەوە خەتێکی سوورە ئەگەر دەرچی ئەوە معنایەوەیە مادەی هۆشبەرەخوا بەس مادام واتە هیچی نەخوێندەوە واتە ئەوە دێت کە مادەی هۆشبەری بەکارنێنەوە بۆیە جێی گومانیش نییە. دەستان خۆش بێ لەم هەڵمەتار لەگەڵ جەنابتان بەردەوامە بین و سپاس بۆ ئامادەبوونتان پێش هەموو شتێک. زۆر سپاس. دەستی جەنابتان خۆش بێت.
بەڕێبەتی پۆلیسی کەرکووک هەمیشە هەماهەنگن بە تایبەتتر بڵین لە بەرنامەی چاودێر زیاتر بەشی نێشتنی مادەی هۆشبەر لەگەڵمان هەماهەنگن و ستافی تەندروستی کەرکووکیش بە هەمان شێوە لەگەڵمان هەماهەنگن. سۆندەکان یاخودەوانی کە پێی کێشن کامەیان شیاوە ئایا ئەمانە شیاوەن ئەمانە لەبەرەوەی بۆ یەک جارێ بەکاردێ ئەمانە پێوترێت دەست بۆ سەبڵ بۆ یەک جار بەکاردێ ئەمە لەبەرەوەی ئێمە تەبلیغیانمان کردووە ساوانەی تر ئەوانە گەرەی هەڵگرن نابێ ینی دووبارە بەکارم بین دەبێت لە ڕووی هەمووی گەرە پشتیوەکەمە بێ پلاستیک بێ ئەم پلاستیکش بۆ یەک جار بێت استعمالك فريد واتا سفرية استعمال مرة واحدة هذا قديم يعني من يريد نرجله هو نزل لي اياه بس نزل لي اياه هذا سفري يعني قديم لا تخلوا اي لا بس ما يقع ينزل هذا سفري اما زاينتي اللي خاونكي اللي ما دانا واستعمال ناكين لبانوا او اني بانوا استعمال هر كس يبيو كان قيو يدن بي تمام تيكشتي باشا زور باشا بس طلعوا لا تخلون لازم كله يصير ديسبوزبل من هذول الاسود واخضر وهذول زين دكتور ناو مزمي دكيش كشي كتيا والله توزع بيسا وكرتون يعني تياداناوا امانه انا بو نرجلك كبكاري دي بيقو مان صور بكارين ابيت بفرق قالب يا بتشوك يكرناو ان شو شيء نرجلك باشا فسبي ممكن زاتر با يعني توزع با باشو خايني يعني رابقرن لبره توزع زور بيسا زين دكتور اما بوتا برسيار بو زوربەی گەنجەکان کاتێک کە نێرگەلەیەکە کێشن تووشی سەر ئێشە ئەبن ئەمە هۆکار بۆ خراپی کوالێتی معسەلەکە گەڕێتەوە خود غەڵوسەکە والله خوي هر نێرگەلە يعني ساعاتێک نێرگەلە بچێشی وەک وایە پاکەتێکت چێشاوە باشە ئیتر پاکەتی حساب خۆت بکە خۆی هەموو نەخۆشیەک لەو پاکەتەیەتە باش کوالێتی معسەلیان چۆنە بەڕێیتەوە معسەلەکانیان هەمووی هینە ینی مستەوەڕەدا ئەوە نییە خۆیان دروستیان کردێ واتە ئەکسپایری پێوەیە ئاکسپایری پێوەی هەمووی پاکەتە زۆر باش هیچ کێشەی ئەمان لە پاکەتەکە دەرێکەنێکەن ناو قابێکەوە چێ بێوێتتر بە قەدەر خۆی ئەیدەنێ زۆر باش ئێمە هەموو ساڵە ئیستا چوار جاینێرین بۆ پشکنی بۆ تاقیگا ئێمە لە تاقیگا لە ساڵێکە چوار جا دێین یعنی لە کاتێکە لە ناکاوە دین بۆ لایەن فەریقێکمانەیە تیمێکمانەیە و تیمەکە لە ناکاوە دێن بۆ لایەن ئەو معسەلەیەک سەر ڕای کێشن و ئەیبەن بۆ تاقیگا دەستان خۆش بێت بەڕێزان هەر لەگەڵ تیمەکانی تەندروستی کەرکووک بەڕێز دکتۆر علی جەمیل بەڕێز دکتۆر سینان هەڵمەتەکە تەواوی کافتریاکان ئەگرێتەوە ئەوە سەرەتا هاتی نەژوورەوە ڕەخنەی لێیان کرد ها الصدفة شنو؟ وين صدارياتكم؟ صداري مالتكم لازم عندكم صداري كلكم لا هەمان کات دەڵێ سەدریان لەبەر بێ ئەمە یەکێک لە مەرجەکانی هات نەژوورەوە مان بوو بۆ یەکێک لە کافتریاکان ئەمە شتێ باشەوە تا هەمووی دەست بۆ دەبل بەکاردێننا سۆندەکانی هەمووی سەفەرێکانە بۆ یەک کات بۆ یەک جارێ بەکاری دێنن ئەمە ڕێنمایەکانی 100% جێبەجێ کردووە سێری کە هەمووی سۆندای بۆ یەک جارێ بەکاردی هەمووی ئەمە یەکێک لە مەرجە سەرەکیەکانە بۆ ئەمە لێرەشەوە تا هەموو کەلەکانی داناوە و هەرێکی ناوی داناوە لەسەری هذا كان مخربط كلش ووسخ كلش هسه مدلينه مبين يعني صندات والترتيب ماله كم تبليغ هو تغير؟ والله 4 5 سوية ويا دكتور سنان نعم. نبلغهم نتابعهم هسه صار زين الحمد لله هسه نظافة 100% شوف الكلات شوف العسل المعسل هنا كله مرتب ومضبوط عاشت ايدكم بەڕێبەتی نێشتنی مادەی هۆشبەر هەر بە بەردەوام سەرقاڵی هەموو لا تخاف ما تطلع بالكاميرا بالكاميرا ما تطلع پشکنینی تەواو بۆ ئەو کەساناکرێکە گومانیان هەبێ ئەمە بۆ یەک دقەیەک لە ناو دەمیە بێ لە ڕێگای لیکەوەتە باشە پشکنی بۆ کرێ و ئیستا نەتیجەکەمان شەداتێ خلال دقەیەک بۆ 3 دقە مخدراتەکان چیە هیرۆین کۆکاین کڕستان ئەمانە هەمووی
لەناوەمە هەر کەسێک ئەگەر مادەی هۆشبەر بەکار بێنێ لێرە ئاگادارمانەکاتەوە. بێگومان ئەستاد هیچ کێشەیەکی نەبوو نانا هیچ کێشەیەکی هیچ کێشەیەکی نەبوو هیچ کێشی پشکنینەکەشی پاکە تاوا پاکە لەفاس پاک دەرچوو هیچ کێشی هەموو هەڵمەتێکتان ئێوە پشکنین بۆ بەشێک زۆر لە هەوڵاتیان نەکرێت لە کافتریەکە یا تەنهاوی کەجی گومان بەس ئەوانی جێ گومانەوەنیوە ئێمە گومانوان لێتی ئەوانە بەڵێ سەرکەوتو بنیش من لەگەڵتان بەردەوامە بم قوربان. و پێزانینم بۆتان هەیە زۆر سپاس بۆ بەڕێبەرەتی پۆلیسی کەرکووک بەشی نێشتنی مادەی هۆشبەر کە لەگەڵمان لەم هەڵمەتە بەردەوامن. دکتۆر ئەمانە چین؟ ئەمەی بانەوە بەڵێ ئەمەی بانەوەمە پیتاقەی فەحسی تۆبی پێلێن باشە. ئەمە پشکنی نەکرێ بۆ هەر نەخۆشیە درێژخایان باشە. یا هەر نەخۆشیێکیانە بێ و تەلقیح شەکرێن هەر کرێکارێ تەلقیحەکان چیە هیپەتایتیسی پێلێن بەڵێ تێگەی تەلقیحەکرێن و دێن بۆ ئەمێ ئینجاک ئێمە واژۆیەکەین و تەدقیقی لەسەرەکرێ ڕسومشی لەسەرەکەرێ هەر کرێکارە 5,000 بدا بۆ ئەوەی ئەم ئەو پتاقی ئەو پتاقی هەبێ ئەمەش شادەیە دەورەیانە دەینێ بێگومان ئەم شادەیە دەورەیە بۆ 2 ساڵە ئەم دەورەیە باسیەکەی پاک و پیسی و بێگومان. خاوێنی و بێگومان. چۆن خۆی لە نەخۆشیەکان دوور بگرێ لە هەموو شتێک مەرجە تەندروستیەکان باشەیەکی گشتی بەڵێ بەڵێ ئێستا ئەمانە هەمووی پەسەندە هەمووی پەسەندە و هەمووی زۆر خاوەنەکەی خانمی شتیایە کارەکەوە نییە ئافرەتیشی ئافرەتیان زۆرە ئافرەتیان زۆرە چەند ئافرەتیان ئافرەتەکانش بە ئەمان شێوە ئەوە پشکنیان بۆ کراوە هەمووی کراوە بۆیان لەگەڵ تیمەکانی تەندروستی هەر بەردەوامی لەم هەڵمەتە و هاتیینە کافتریایەکی تر و شوێنێکی جیاوازتر ڕاستەوخۆ دروست ئەم کافتریایی کە کاری تیاکرێ ئافرەتیشی تایە هەڵبەت ڕاستەوخۆ دوێنێ ئەو شوێنێک کە نێرگەلی لێ ئامادەکرێ کاک محەممەد ئەو جارە پێش 2 مانگ پێش ئێستا هاتی من و دکتۆر سینان بۆ ئەمێ سێرماکە لێرە دەرگایە کراوەتەوە ئەم دەرگایە دەرەچوو بۆ سەرەوە باشە فەتەبلیغمان کرد ئاگادارمان کردەوە وتمانگەرێ ئەم دیوارە بگری بە بلۆک اینجا مەوڵەتی تەندروستی دەدەینێ فەوش مەرجەکانی جێبەجێ کرد دەست بەدە یان دەست بەجێ جێبەجێ کرد و هذا الباب شنو؟ مظبوط هذا الباب كان يطلع فوق مخزن نعم. مسوينه مثل مخزن نعم فالشرط اساسي لازم يسد الباب لان نعم. ممنوع يصير غرفه أكيد مجودة أكيد فسواها وهسه مسويها ساوڕێ ماکانشی ینی جێبەجێ کردووە ئەوە تا ئەم سۆندانەی کە هین نەرگەلەکانە هەمووی بە باشی جێبەجێ کردووە و بەڵێ. هەمووی بۆ یەک جارێ بەکاردێ بۆ یەکجارێک بکات ئەمە یەکێک لە مەرجە گرنگەکانە ئەمە زۆر باشە ینی مەزبوط دایانناوە دەستخۆشی لێکەی ئەی بارەکەڵاوی داگمەحەمەدەوەتە هەم لێرەش ئەوە هاتی لە سێمین کافتریا کافتریا پشکنینەکەین بۆ ئەوانەی کە ئەلێرە دیارم هاوڵاتیانە گومانیان لێکرێ کە مادەی هوشبەریان بەکارهێنابێ یا خودخوا نەخواستە یەکێک لە جۆرەکانی مادەی هوشبەریان بەکارهێنابێ ڕاستەخۆ پشکنینیان بۆ ئەنجامدرێت دانەمان کرد بێگومان دوودانە لێرایکەین بۆی بزانەمانە مادەی هۆشبەر بەکاردێنین یاننا ئێمە بە سوپاسەوە مدیریەی مادەی هۆشبەرەکانی کەرکوو هەماهەنگن لەگەڵمان زۆر سوپاسیانەکەین و هاتوونە بەم شەوە لەگەڵمان بە پێکەوە هاتوینە و سێری پشکنینەکان شەکەینسە نەتیجەی پشکنینەکان زۆر گرنگە بە تایبەت بۆ ئێمە وەک لە سەرەتا دکتۆر عەلی ئاماژەی پێکرد بە سوپاسەوە بۆ بەڕێبەرەتی نێشتنی مادەی هۆشبەر لە کەرکووک کە لەگەڵمان هەماهەنگن و هەڵمەتەکەیان بە چڕی ئەتوانین ئاماژەی پێ بکەین دەستی پێکردووە جگەلەوەی کە بەڕێبەرەتی تەندروستی کەرکووک پشکنینی ورد بۆ ناو کافتریەکان جامەدە و وياكم وين؟ استاذ احمد عيني بس الهويه
لەگەڵ ئەوەشدا کە تەسکرەکانیان وەرگیرا بوو بۆی دڵنیاتر بن لە بابەتەکە. ئێمانە کە مادەی هۆشبەر بەکار نایێنن و لێرە وەک هاوڵاتیە دانیشتوونە یعنی ڕۆژانە ئاسایی دێن بۆ ئەمێ نێرگێلان خۆن و ئێمە سوپاسیانەکەن ئەوانش هاوکارمان بوون بێگومان سوپاسیانەکەن دەستخۆشیان لێکەی دەستیان خۆش بێ و تا ئەم ساتە بینەران مای دڵخۆشیێکە هیچ جۆرەك لە جۆرەکانی گومان لە لای ئێمە و تیمەکانی نێشتنی مادەی هۆشبەر دروست نەبوو کە خوا نەخواستە گەنجێکم ڕۆ ئالوودەی مادەی هۆشبەر بوو بێت لە یەکێک لە کافتریاکان کە دروست لە شەقامی بۆنەکانی پێوترێ ئێرە ئیتر تا کۆتایی شەقامەکە کە ساحە احتیفالاتی پێوترێ بەگشتی زۆرینەی کافتریای لێە هەموو ئەم کافتریایانەش کە لێرن ئاخانم و ئافرەتیایە کارەکەن بۆی لە چاوی کامێرا دوورکەونەوە بەشێکیان خۆیانە شارنەوە بەڵام بە کۆی گشتی ئەمە لە کاری خۆمان بەردەوامە بیت. ڕێزان ئێرە کافتریایەکی ترە شوێنێکی جیاوازترە لە شەقامی بۆنەکان ساحە احتیفالات بەڕێز دکتۆر سینان پشکنینی ورد بۆ معسەرەکانەکە بە تایبەت ئەو تووتنانەی کاکرێتە ناو نێرگەلەکەوە. دکتۆر سینان شوف المعسلات هذا مكسور هذا وسخ ليش؟ استاذ موسخ هاي توم تمام خلينا ضاع عادي اذا شوف هذا يخبطون المعسل وهذا هي افتحها هو كسر عادي يصير ما يصير يعني بس باع جد نظيف بس خله يخدمك يلا انطيني وسخ وين النظافه؟ شنو الوسخ؟ هذا معسل هذا معسل اذا وسخ اي هو القبض لازم ينسح يجي استاذ هذا صار له كم شهر؟ انا كل اللي اغسل يوميا اغسل احنا الاستاذ طبعا لان هنا شاف المكان يعني احنا مكاننا انظف شوف النراقي شوف السفر كله ما عندنا اي شيء وسخ وترتيبنا صحي من عندكم. هذا يوميا ها يعني اليوم كنا من بغداد توني جيت انا من بغداد كملت تعرف الاجازه صارت الساعه اللوحه مال اللوحه شايفها استاذ فاخذت العمال كلها احنا قبل شوي واصلين موجود شغل الابيض باكيت المعسلات من اللازم مستحيل هذا ينغسل مستحيل مغسول لا ئەمە جێگومانە بۆ دکتۆر سینان هەڵەیە ئەمە ڕەنگە دووسێ مانگیش بێ پاک نەکرابێت و خاوێن نییە بۆیە ئەمە جێگای گومانە بۆ دکتۆر سینان لێیان ڕازی نییە بە شێوێکی گشتی. الله عليك يعني وين تشوفوه صداري ما عنده كل شيء. اي هذا ما ليش اكسباير ما هذا 26 بيت بس خليه يجي الكاميرا يشوف المغسله مالته بس ابتعد عن الكاميرا. هێرا کە دکتۆر سینان ئاماژەی پێکا هذا شوف حاله هذا على اساس شوف شنو يقصون بها هذا تلاف يصير هسه وهذا شنو صينيه على اساس نعم اي شوف حال المغسله مالته يعني مغسله مو نظيف مو نظيف تشوف اصلا مغسله ما يصير هذا يصير لازم يصير مرمر ومن جوا يصير دولاب اكيد زين هسه مثل السفري صاير صح صابون خال هناك ويا الصابون هذا شنو ملح وينهم هذا ملح اي نظافه ما بيه ملح بالماعون وزاهي وصابون يمه اتصفى اي تمام هذا ناخذ به يكون اجراءات قانونيه اكيد لازم الزبائن خلي الكاميرا يجي يشوفه وين النظافه مالتكم؟ وين النظافه؟ بس قول لي وين النظافه؟ احنا نشتغل يعني ايش تسوي؟ دا تشوف الحائط؟ ايش تسوي هو احنا جاي نشتغل يعني ندبه وسخ وننظف دا تشوف بس تعال تعال نخلص من عزل ننظف كامل خلي يجي كاميرا هسه ناخذ عليكم اجراءات هذا المطبخ ما يصير هيك بوصافه وغاز ما يصير جوه هذا الغاز مستحيل يبقى جوه لازم يصير تأسيس عندك تدب الغاز برا يجيبوه وين تشغل الغاز؟ غاز؟ اي مال الفحم يشتغل جوا ومع الشاي شاي هنا جوا تسوون؟ خلينا نشوف نعم شوف هذا البطل هذا البطل ما يصير هنا نهائيا مربوط هذا مربوط وياه
ما يصير هنا، هذا غاز خطر. الغاز هذا تحت لو- الطبخ اي بالضبط، هذا لو يصير بحريق او لو ينفجر هذا ما يطلع منه. بديل شو يسوون؟ بديل لازم الشغل شو يصير يسوون؟ تاسيس منه، يذب الغاز برا، يجي تاسيس بواري، اكو بواري نعم. تاسيس بواري يجي يشغل الغاز. هذا الغاز ما يصير هنا. بعدين انت مكان مغلق عندك شو اسمه باب مال طوارئ ما عندك، شلون يعني؟ مخرج بس هذا، وهذا مخالف للشروط. وحتى شو اسمه مالته هذا محترق من جوا، صح. لا تشوفه؟ لا محترق، هذا بعد انتهى، لازم نذبه. اتلاف. اتلاف يصير، هذا اتلاف ويا ذولاك، خليه بدون زحمه، خليه يجون اتلاف يصير هذول، لين حتى شوف الشاي من يفور الشاي صح. على الحائط. على الحائط ونازل جوا، لا تشوف نعم. نازل جوا على الكاشي. هذا ما يصير. هدف اللجنة الرقابة الصحية هم النظافه، ما النظافة. اريد شيء من عندكم، هم النظافه حسب قانون لازم كله يصير نظيف. عندك صوندات هسه اوكي، صوندات ما عندنا مشكله بها، اي حتى الساحبه مو نظيفه عندك، دا اشوفها حتى الساحبه مو نظيفه عندك، لازم يصير عندك نظافه، لان بهيج حاله ما نعطيك اجازه تشتغل به. عيني انا هنا اقوم بالواجب، فانت انطيني التعليمات حتى اعرف انا شنو ناقص. المطبخ لازم يتنظف كامل. تمام. احنا والله دائما استاذ كل نظافه وهذا تمام. هو انا 100 مره قلت لهم هذا الغاز ما يصير، بس تعرف انت عمال يهملون الشغل، اذا مو انا هنا وهذا فتشت ببغداد، فهذا انا والله بالسته جيت هياته حتى يوميا موجود؟ لا موجود يوميا هنا، والله يوميا ينظفون، بس اليوم ما منظفين. هاي المغسل لازم شو اسمه يتبدل. بدل مرمر. اي تمام. والجو دا تشوف شو اسمه مكان الحاويه، ايه هذا لازم ينسابق مكان وسخ. تمام. هذا ما يصير، انا اعرف. سوي كاش بعد تمام، حسابك تمام، ينظف. تبشر. إيه. وهذا ما يصير هنا. تمام. اناره ما عندك، اناره موجود، بس هذا القلوب مسابقين راح يبدلون هذا كامل يصير ابيض. احمر شيله. تمام. الاحمر ممنوع. سوي ابيض. والساحبه بس عندك. شنو هذا الشيء انا بس خليه افتهم. هذا الغاز شيله. الغاز من الطباخ اذا تسوي تاسيس تذبه برا، من برا يجي شو اسمه تاسيس يصير عندك، يجي هنا بلاستيك، يصير صوندات بلاستيك مال الغاز ضغط عالي، تمام. يصير يجي هنا، هذا حسب الشروط الصحيه يصير. تمام. بس هذا لا سمح الله اذا انفجر او صار حريق، حتى باب طوارئ ما عندك. تمام. صح. ما يطلع، يبي قنوات ما يطلع، انتهى. تكتب لي المعلومات النقص هسه راح وانا نكتبها. اكملها ان شاء الله. وهذول راح يصير اتلاف، هذول نذبهم. هذول انا اذبهم خذ كلام مني، تاخذ مني كلام مني. انا ما عندي من يسال ابد. وحتى الكوبات عندك، الكوب ما يصير، والله العظيم كله قسل وسفري استعمل الكوب. فريت استاذ. الكوب لازم يصير سفري. تمام. تمام. بەڕێز دکتۆر سینان پشکنینێکی وردی لەسەر مطبەخی ئەم کافتریایە کرد و هەموو ئەمان لەم پشکنینە بۆ ئەوەیە کە باشترین و پاکترین شوێنی کافتریامان هەبێت. هاوشێوی کافتریاکانی تر ئێرەش خانم و ئافرەتی لێکاری تیاکەن، زۆرینەیان مامەڵەی پسوڵەی مانەوە و مامەڵەی کارکردنیان هەیە کە هیچی جێی گومان نییە. هێزەمنیەکان پشکنینی وردیشیان لەسەر ئەو کەسانان جاندا کە گومان لێکراو بن کە مادەی هۆشبەریان بەکارهێنابێ. بە سپاسەوە ئەم پرۆگرامە کە هەڵمەتی چڕیان ئەنجامدا بە هەماهەنگی لەگەڵ هێزەمنیەکان بەشی نێشتنی مادەی هۆشبەر و لە هەمان کات بەڕێبەرایەتی تەندروستی کەرکووک، پۆلیسی گەشت و گوزاریش بە هەمان شێوە بە سپاسەوە بۆ هێزەمنیەکان کە بە درەنگانی شەو لەگەڵ ئێمە سەرقاڵی تۆمارکردنی ئەم پرۆگرامە. المكان تكرم الصحيات. الصحيات هم يحتاج، اذا تشوف حالا هو كله يعني بس تكرم هو من يدخل واحد ايش يصير له بعد؟ يعني انا خمك وسع ورا استاذ لا تقول لي ما يتنظف، احنا بيتنا اذا ما ننظف هنا مو ننظف استاذ. كم زبون عندك؟ عندي هوايه بس اذا الزمان خمك وسع ادخل ورا. على الاقل باليوم مرتين لازم يكون. تمام. تمام. شو اسمه؟ تمام. تمام. تمام استاذ. هاي ملاحظه ماخذينها احنا ان شاء الله ونقوم بها ان شاء الله. دكتور سنان، لاحظنا هنا اكو
القوري مال شاي، الدله مال قهوه، هذا محترق. يعني هسه هذا متروس. اي متروس. اتلاف هو والشاي والقهوه لا ماله؟ طبعا هذا محترق، هذا ما باقي باسم قوري نهائيا. اي ولا هذا دا تشوفه اذا صح. الكاميرا يشوفه من جوا محترق هذا. دا تشوف هذا الغراض دكتور. هذا هم اتلاف يعني. هذا اتلاف. جيب جديد ورا اسبوع يصير. هذا شنو؟ هذا هو الشكل اللي فوق ال 60 سنه، هذا الجديد اصلا ماخذه، اذا تقلبه شوفه نظيف جديد، انا ماخذه جديد. ما صار لي خشب؟ شنو هذا؟ ما اعرف. وهذا وهذا بلاستيك. نعم اصلا كلها يقدر بس هو مو يخلون فوق، هو يصير هيك. بدل عمي بدل، كل فتره بدل. انت عندك زبون يجي 24 ساعه، عندك زباين يجون. هذا وهذا قوري لا تستعمل هيك قوري فافون بعد. زين. وهذا اي طبعا، وهذا منتي. تمام. وهذا منتي. زين. بسيطه هاي ملاحظه ان شاء الله تكمل ان شاء الله. عامه صارت اتلاف. طبعا عامه اتلاف صار. باش. استاذ راسخو تذكركي لي سني بوي بەڵێ. سيري رخصار نعفو جارێ سەیری موالی دەکەین ئەگەر 18 ساڵ بەخوارەوە بێ بۆی نییە بێتە ئەم شوێنە. ئەم جا دوایەوە ئەگەر شیکی لێ بکەین فەحسێکەین. باش دەستان خۆش بێ مەیەکێک لە مەرجە گرنگەکانی پۆلیسی کەرکووکە بەشی مادەی هۆشبەر بە تایبەت هەر گەنجێک یاخود هاوڵاتیەک بێ ڕووکاتە کافتریاکان دەبێت تەمەنی سەروی 18 ساڵ بێت بۆی هێبێتە نێو کافتریاکە. هذا اكسباير. هو هذا شنو دكتور؟ قهوة لو نسكافة؟ نسكافي قهوة اكسباير من 2000 وش قد 2024 شهر 11 خلصان. اكسباير. اي هذا اكسباير. داري اما نسكافيه ياخذ قهوة بس هذا ما شو بصر يعني شو منطقي دسي بصر عجيرة بويعني لناو كافترياكا بدرت بهاولاتيان اما هيك لو سركت يعني كذا اوانش بهمان شيء دستي بصر عجيرة كومري كرسته وتاو منجل وسيني وامانه لناو كافترياكا هيا دسي بصر عجيرة. دكتور ليش اتلاف؟ هذا فافون ممنوع. بعدين فافون. شوف الطاولة. شو تسوون بهذا؟ ها؟ خليه شنو يعني؟ نعم ما يصير هذا. اتلاف دكتور؟ إيه. اتلاف. السرجم او قابو منجلانش دسي بسر عجيرة و اتلاف فكري واتا ابريت دسي بسر عجيرة. شوف هذا السم هسه. شوف كامل خليه يشوفه. منجلة كان بمجوريا فعلا باشي تندروستي كركوك على اما شیاونیە بۆ بەکارهێنانی خۆراک یاخود دروستکردنی خواردن لە ناوی پشکنینێکی ورد. هذا مثله. هذا ما شنو دكتور؟ هذا مال قهوة. مال بس قهوة. منتي محترم. دیارە ئەمەش دروستکردنی قاوەی پێکرێ دەڵێ قاوەیە توانین بڵێ ئەوش دەستی بەسەر ئاگیرێ لەبەرەوەی هیچ مەرجێکی تەندروستی تیا بەدی ناکرێت. هذا سوي محضر. راح يصير محضر دكتور؟ محضر. وهذا الاكسباير هم. سرجوا أنا محضري بوكري ودسي بس أنا أجيلي. هذا اكسباير صحيح بس الناس ماخذين من عنده يعني مفتوح. مفتوح أكيد. مستخدمينه. اي بس هذا يعني كارثة. صح أكيد. الرنقة للري أو بەکارهێنانی ئەو قاوەیەوە ئاوڵاتی تووشی کۆمەڵی نەخۆشی بێ لەبەرەوەی ماوە بە سەرچووە لێرە پێم خۆشە کامەرەمان هاوکار بێ هێزانامنیەکان سەرقاڵی پشکنینن بۆ کۆمەڵی گەنج. دکتۆر عەلی کۆمەڵی گەنج لێرە پشکنینی بۆ کرێ. بۆ 5 کەسەوە پشکنینمان کرد باشە بۆی بزانین زانمانە مادەی هۆشبەر بەکاردێنین یان بەکار نایەنن. باشە خۆشبەختانە ئەوە تاوە سییانیانمان کرد بەڵێ هیچ عیبینە بۆ سەم دانەیە ماوە سەم دانێش لە دقەیەکەوە بۆ 3 دقەسە نەتیجەکەمانە داتێ بێگومان شاءڵڵا مژیز دەرناچێ بە هیواین ئەو سێ خولەکە چاوەڕێ ئەەکەین بۆی بزانین کۆتابڕیار چی ئەبێت لە ڕێ ئەو ئامێرەوە کە پشکنینی وردەکات تەوا ئەوش پاک دەچوە چواردانەمان کرد پاک دەرچوو ئەجێی دڵخۆشیە بە زۆر زۆر باشە الحەمدلله گەنجەکانمان
ئەمڕۆ بەنانا گەنجەکان بەنەبەر بەر مادەی مادەی هۆشبەر و هۆشبەر و کۆمەڵە ئەو شتانە بێگومان. دەستخۆشیان لێکیت هەر بژین دەستی ئەوەش خۆش بێ. دەستان خۆش سپاس بۆ کاک محەممەد ئەم جێگایش ئەو جێگای بەڵێ هەر کەسێک گەر نەرگەلە نەکێشێ پێوترێ جێگای غێر المدەخنین واتە بۆ کەسانی کە دووکەڵ حەزیان بۆ بۆنی دووکەڵ بێگومان کێشەی ساحیبەیانەیە دوو ئەمان لەبەر تۆزێ شوێنەکە وەک وایە تەنگە بەڵێ. بە پێی پێویست ساحیبیاندان ناوە واتە سەپێرینگەری دوو ساحیبە زیادکە مەرجەکانی پێ ئەڵێن دەبێت جێبەجێ بکات. بەڵێ بەڵێ. دکتۆرێرە شوێنی سەر ئاوشتیانەوە بەسەراوەکەی زۆر باشە پاک خاوێنە پاخان هیچ عیبێکی نییە و هەمووی کاشیە و بێعیبە ساحی بەشی تیا بوو ساحیبە شتیایە و بێعیبە بێگومان ئەمە جێی دەستخۆشیە بێگومان هاتنمان یاخود هەوڵەکانی بەڕێبەراتی تەندروستی کەرکوو بەشی چاودێری بۆ ئەوەیە کە کافتریاکە ئاشیاوتر بکەن شوێنەکە گونجاوتر بکەن سوپاسی بێ پایانمان بۆ هێزانێکان کە بەم کاتە بەم کاتە درەنگە پۆلیسی گەشت و گوزار لە هەمان کات پۆلیسی نێژنی مادەی هۆشبەر بە سوپاسەوە لەگەڵمان هەماهەنگن لە هەمان کات بەڕێبەراتی تەندروستی کەرکووک بە هەمان شێوە لەگەڵمان زۆر هەماهەنگن لە پرۆگرامەکە وامەجێی سوپاسە. ئێرە شوێنی ئامادەکردنی نێرگەلەیە هیچ کەم کوڕێک لێرە هەیە ئەم کەم کوڕیان چییە گەرێ دۆڵابێدانە ناسێریکە کامیرەکەبان ێزک بێتەوە لێرە جلوبەرگەکانە لێرە فرەداوە باشە گەرێ دۆڵابێ دروست بکەن نیظامی بێ دۆڵابەکە بۆی کەلوپەلەکانیان کاتە ناو دۆڵابەکەەوە باش دووەمی شتش ئێمە تەکیدمان کردو لەسەر ئەم سۆندانە بەڵێ ئیستا لێرامانە یەک دانێ سۆندە نییە سەفەری بێ بەڵێ یعنی کاتی بێ کاتی بێ سۆندەکان گەرێ بۆ یەک جارێک بەکاربێنێ و فڕیدی ئەمانە هەمووی داناوە بۆ 1000 جا 100 جا ئەوانە دەبێت بیگۆڕێ گەرە بیگۆڕێەوەوانە سە تەبلیغەکەین جاتر بینەوە ئەگەر ئەوانەی نەگۆڕی بێ اینجا غەڕامەیەکەی سێریکە لێرە یەتاقی خەوتن و جێگا ئەوە یەتاقی خەوتنە ئەمە جێگایان داناوە بۆی لێرە بخەون تێگەی ئەمە هیچ قابلی قبول نییە باشە خاوەنەکەی بان کرد کە پێی بڵێ ئەو سۆندانە بگۆڕێت خاوەنەکەی لە لێرە وەکیلە وەکیلە لێرە دایناوە هاي الصوندة لازم استعمال مرة واحدة تدلل هذا كل الأمراض من هنا يجي ماشي عيوني لازم تقول صاحب المحل يبدله حسن بلغك المرة مرة ثانية لازم حسب التعليمات تنفذه تدلل إذا ما تنفذ نغرمك تدلل ما تكون خاطر وتسوون شنو دولاب للملابس تمام وهذا هاي المكان مال المنام ما يصير تمام دوشك ممنوع تدلل تدلل زين عيوني وهذول لازم ترتبون هنا تخلون كاونتها تخلي بيه هذول المعساكر شنو هسه؟ وين الباكيتات مالته؟ كل ذا بيت وصل مالته ما يصير باكيت نريد الباكيت بيه اكسباير صحيح هو الباكيت هسه نبلغكم نكتبها ثاني مرة بعد نغرمكم تدلل عيوني زين؟ هاي الكهربائيات شنو هذا؟ وهذا التأسيس تأسيس شنو هذا؟ هاي واقع ايوه هذا ما مبرده ايوه هاي البلك شنو هذا؟ ما يصير يصير هذا يعني ما أدري شو اسمه معلق ما يصير لازم ثابت ماشي عيوني تدلل. زين عمري شوف شحاطات تكرم الحذاء هنا ما يصير هذا ممنوع تدلل شوفه عيوني. زين كنا بعد دايم بعدين هذا الدولاب هذا كلش قديم ماشي. هاي مال خشب شيلوه ثبوه ڕێزانێمە گەشتینە کۆتای ئەم چاودێرە لەگەڵ بەڕێز دکتۆر علی دکتۆر سینان هێزانێکان دیارە ستافەکە بە کۆی گشتی سەرقاڵی کاری خۆیانن بەڵام لێرێ من بەردەوی بێمە کۆتای پرۆگرامەکە دکتۆر ئەمڕۆ کۆمەڵی کافتریامان بەسەر کردەوە بەشێک لە کافتریاکان باش بوون
بەشێکیان باش نەبوو ناتوانین بڵێن ملاحەزەی زۆر ئەوانە ڕێنمایەکانیان تەطبیق نەکردووە بەڵێ فەیەمە ڕێنمایانمان داپیان بەڵێ. بۆ جاری چکە کە بینەوە ئەگەر جێبەجیان نەکرد سزا درێت سزادرێت سزاکانش غەڕامەیە لە دینارێکەوە توانێت تا 250,000 بێگومان ئەتوانین دایخین ئەتوانین بیانێرین بۆ محکەمەش ئەشتوانەی مادیشیان ئێمە غەڕامی مادیەکەین فەوڕەن زۆر باش دەستان خۆش بێ لەگەڵ ماماوەندوو بوون ئستاد سینان اليوم وصلنا ختام هذا البرنامج. طبعا نشكركم اول شيء، شكراً نشكر مدير الجريمه المنظمه هم ويانا، ومن السياحه هم ويانا، دائما هذول السباقين ويانا أكيد. وقناتكم. طبعا احنا ويا صحه الناس دائما، احنا بدنا نطلع وكلنا عندنا دوامين هسه مثل دوامين صار عندنا اكيد صبح وبالليل صبح ليل، هسه يجي رمضان نص الليل نبقى، هذا كله على صحه المواطن، احنا ما عندنا شيء، احنا ويا المواطن ويا صحه المواطن، الاجراءات السليمه ويا الاجراءات الصحيه. اما خارج القانون خارج الصحه لا ناخذ عليه اجراءات مثل ما قال استاذ علي. لازم يعني الاشياء المخالفه يصير تمام عند كل الكافتريات. احنا هدفنا الوحيد هو صحه المواطن، لان اذا صار شيء لا سمح الله يرجع راسا الناس يرجعون علينا يقولون الصحه مدى ياخذ اجراءات مقصر وكذا وكذا تعرف. فاحنا ان شاء الله دائما سباقين وياكم طبعا ويا قناتكم ان شاء الله، ويا اجراءات الصحيه الشروط الصحيه ننفذها بوجودكم ووجود الاجهزه الامنيه. شكرا حضرتك دكتور سنان. سباس دكتور علي من ديما ختام. ئێمە یعنی دانیشتوانی کەرکووک داوایان لێکەین ئەگەر لە هەر شوێنێک شتێ نامۆیان بینی بە ئاگادارمانکەنەوە. ئەگەر بە واتسئاپ بێ ئەگەر بە ژمارەی مۆبایل بێ ئاگادارمان بکەنەوە، ئێمە دەست بەجێ چینە و جێگایە. ئێمە داوا لە قەناتەکە ئێوەکەین، ئێوە یعنی ئێوە لە ڕیکلامەکانتان داوا بکەن هەر شوێنێک نامۆیە، یعنی ئەو شوێنەوە پیسە یا هەر شتێکە بینن بە ئاگادارمان بکەن، ئێمە دەست بەجێ تیممانێ تیمەکانمان ئەگاتەوە جێگایە. دەستان خۆش بێت. سپاس بۆ جەنابتان. شکرا ساسینان. ئابڕێزان لەسەر وتەی بەڕێوەری بەشی چاودێری تەندروستی کەرکووک بەڕێز دکتۆر عەلی ئاماژەی بەو خاڵە گرنگە کرد کە هەر بابەتێک لەلای هاوڵاتیان جێگومانە ئەتوانن بەڕێبەرایەتی تەندروستی کەرکووک ئاگادار بکەنەوە. خاڵێکی گرنگ بابیرم نەچێت، ئێمە زۆر جار پێمانەوترێ بۆچی ناوی شوێنەکە ناهێڵن. مافی تاکە کەسی ئەوەیە کە ئێمە ناوی شوێنەکە پارێزرا و بهێڵینەوە، ئەویش مافی خۆیەتی لەبەر ئەوەی کە چەندین ساڵە خاوەنی ئەم پیشەیە ئێمە ناتوانین ناوی شوێنەکە وەکو خۆی ئاماژە پێ بکەین لە هەمان کات لە ڕووی یاساوە ڕێگە پێدراو نییە. ئەم یاسایە بەم شێوەیە جێبەجێکرێت. چۆن تەندروستی کەرکووک هێزانەکان لە ڕووی یاساوە پشکنینیان کرد، بە هەمان شێوە کاری ڕۆژنامەوانیش یاسای خۆی هەیە کە مافی تاکە کەسی خاوەن کارەکەیە ناتوانین ئاماژە بە شوێنەکە بکەین و لۆگۆکەی پێشان بدەین کە ئەم شوێنە فڵان شوێنە. تەنها ئەڵێن ئێمە لە شەقامی پارێزگای کۆنی، ئەیتر ئەوە کافیە پێم وابێ بۆ بینەر. منیش دێمە کۆتای ئەم چاودێرە بۆ هەفتەی داهاتوو لە پرۆگرامی تر لەگەڵتان ئەبم و بابەتی باشتر و جوانتر پێشکەش بە بینەرانەکەین. سپاس بۆ ئەو ستافەی کە لەگەڵم ماندوو بوون. ڕێزی محەممەد عەلی قبوڵ بخوازم.